زای جوابەکەی بوو وتی دوای چەند ساڵی کە ئەزانن من چ خزمەتێکی ئێوە تورکیان کردووە یعنی چی خودی ئۆجالان پێی وایە ئەتوانێت نیلسۆن ماندێلا بێ ئەتوانێت یاسر عەرەفات بێ ئەتوانێت خمێنزی سەرۆکی فەرەکەی فارک بێ جار بۆ جار فشاری زۆرترەکە بە تایبەتی لەسەر خودی ئۆجالان کە دانووسانەکەی لەگەڵ خۆیەتی خودی ئۆجالان فشاری زۆرتری لەسەرەکە و ناچاریەکەن بە هەنگاوی تر و پێکەکەش وەکو دکتۆری ژووتی بە حکمی ئەوەی ئۆجالان سیمبولیکی ئەم حرەکەتەیە کە بە نظری من هێشتا خەریکە بۆچوونێکی پارادۆکس دروجە بێرە ناوپاکەش لەسەر ئۆتۆریتەی ئۆجالان لە ناوپەکەکە ناکرێ هەرچی ئۆجالان لە ژێر فشاری تورکیادا ئەم بڕیارانەی داوە بەڵێ بێگومان بێگومان مەسئلە بۆچی ئوستاد تۆ دیقەت بە ئۆجالان عەبدوڵڵا ئۆجالان سەرکردەیە کە بکەوێتە ژێر فشاری دەوڵەتی تورکیاوە لە ژێر فشارە ئەم بڕیارانە بات کە تەمەنێکی لە زینداندا بەسەر 27 ساڵ لە زیندانە بێ لە زیندانێکی تاکیە و لە ژێر هەژمون و هەیمەنەی دەستگایەکی وەکو میتی تورکیا قابلی ئەوەیە فشاری بخرێتە سەر قابلی ئەوەیە من پێم وایە من گومانم نییە لە خۆڕاگری و شۆڕژگەربوونی ئۆجالان بەڵام ئینسانێک 27 ساڵ لە زیندانە بێ لەسەر دەستگایەکی وەکو گەورەی میت کە ئەتوانێت کاریگەری دانێ ئێستا مثلا خودی ئۆجالان تەرحەکانی وابینین مثلەن لە مانیفستۆ شارستانی دیموکراسی لە بەرگی پێنجەم خۆیڵێ کۆتاییمان هێنا بە دەوڵەت نەتەوە دەوڵەتێکی دەوڵەت نەتەوە باوی نەماوە و مەترسیشە لەسەر نەتەوەکان خۆیڵێ کاگەنوەر جەنابەت دڵنیام دراسی تەواوی بۆچوونەکان و کتێبەکانی بەڕێز ئۆجالانت کردووە ئەم پیاوە دامەزرێنەری پەکەکەی خاوەنی قەزی کوردیە لە باکووری کوردستان یعنی خاوەنی ئەو هێزە گەورەیە شەڕی لەگەڵ دەوڵەتی تورکیا کردووە پێ دوایە ئەم پیاوە لە ژێر فشاری تورکیا پاشەکشێ لەم قەزیە دەکات دەکەوێتە ژێر فشارەوە بڕیارێک دەدات کە دڵنیایی تێدا نەبێ نەخێ پاشەکشەی نەکردو بەڵام بە نەزەری من بەشێ لەم بۆچوونانە ئیشتیبایتیایە ئەوەیە کە خودی ئۆجالان پێی وایە ئەتوانێت نیلسۆن ماندێلا بێ ئەتوانێت یاسر عەرەفات بێ ئەتوانێت خمێنزی سەرۆکی فەرەکەی فارک بێ کە بۆچوونەکەشی بە نەزەری من بۆچوونێکی زۆر ئینسانیە بەڵام ئوستاز دەوڵەتی بەرامبەر دەوڵەتی تورکیا نە دەوڵەتی کۆلۆمبیایە نە تەنانەت خودی ئیسرائیلیشە نە ئیسحاق رابینە نەشم ئون پێرێزە جەنابە دەفەرمووی ئیشتیبای کرد هەڵەی کرد پێ وایە پەکەکەیش هەڵەی کرد کە بەگویان کرد ئوستاز پەکەکە یەک بۆ معلومات بۆ جەنابە بڵێم پەکە ئێستا حالیان داواکەن کۆنگرێسی سێنزە بەسرێ بە دوای کە نەتیجەکانی کۆنگرێ دوانزە هیچی نهاتوو دەدی بە هەڵۆشانەوەی پەکەکە بە چەکدانانیان بە سووتانی چەکەکانیان لە جاسەنە و بۆم پرۆسەی پاشەکشی تەواویژمانە لە کۆنگرەیە بڕای لێدراوە کە بەڵێ ئێستا ئەڵێ نەبێ کۆنگرێس سێنزە بەسرێ ئەخر لە سەرەتا وتم مخالیفی باڵێکی ناوپەکەکە باڵی ڕادیکاڵی ناوپەکەکە بۆچوونەکانیان لە پێش کۆنگرە و لە کۆنگرەی دوانزەش و تا ئێستاش دروست دەرچوو وتیان چەکدانانی جاسەنە کارێکە ناتوانێت هیچ بەدەست بێنێ و بۆ ئەم پرۆسەیەش هەمان بۆچوونیانێ بۆیە داوای کۆنگرە سێنزاکەن ئاڵگۆڕ پێک بێت لە جەوهەری بیر و باوەڕی پەکەکە بانگەوازەکەی بەڕێز ئۆجالان و وتارەکانی لە چوارچەوەی پرۆسەی هاشتیدا جۆرێک لە دڵنیایی تایە سەبارەت بەم پرۆسەیە پێ دوایە ئەم دڵنیاییە لە شوێنی خۆی دانیە ئەخر ئوستاز خۆت زانی دڵنیایی وتم ئەبێ فاکتێکت بەدەستەوە بێ وەنیە دڵنیایی لە پایچی یعنی فاکتێکەیە نووسراوێکەیە بۆ چوونێکە بینی کاکە بۆ چوونێکی معقولی دەوڵەتی تورکیا بینی لەم پرسەیە ئەی بینی جگە لە قسە کاکە بۆ خۆ دەرباسکردنە لە ڕوودا دەرئەنجامی و کاریگەریەکانی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر و 8 دیسەمبەر و شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل و ئاڵوگۆڕەکانی منتەقەکە و بە تایبەتی تورکیا بۆی گرنگەکە دیسان خودی ئۆجالان و پێکەکە بخاتە ژێر فشارەوە کە دەستبەرداری هەسەدە بن و هەسەدە ناچارکەن بە چەکدانان و ناچاری ئەمریکا ناچارکەن بە پشتیوانی نەکردنی قسەکە ئەوەیە تورکیا ئوستاز ئەنکەرە هەدەفەکەی ئەوەیە هەلومەرجێک دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر لە خۆرەڵاتی ناوەڕاست هاتۆتە پێش کورد هیچی دەست نەکەوێت بە تایبەتی کوردی باکووری کوردستان ڕۆژاوای کوردستان نەبگەنە سەر دەریا نە پشتیوانی نێودەوڵەتی بەدەست بێنن نە ئیمکانی دروستبوونی دەوڵەتێک و ئەزمونێکی هەبێ تورکیا سەیری ئەماکە یەک قسە بۆ جەناب بکەم لە ماوەی پێشووە ئەندێ لە میدیاکاران لە باخچەلیان پرسی وتیان تۆ کارێک خراپت کردووە پرۆسەی ئاشتی و داوای ئۆجالان ئازادکردنی ئۆجالانەکە زای جوابەکەی بوو وتی دوای چەند ساڵی کە ئەزانن من چ خزمەتێکی ئێوە تورکیان کردووە یعنی چی خۆی مەترسیەکە ئەسڵەن لەوە دەست پێکە کە دەوڵەت باخچەلی داینەمۆی کارەکەیە